لەم تەوەرەیە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە چۆن دیزاین یاخود دیکۆڕیشنی نێو ماڵەکانمان بە شێوازێک بێت کە شێوازێکی زۆر دڵگیر و دڵکراوی هەبێ چی بکەین تاوەکو لەو شێوازە باوەی کە جاران هەبوو ئیتر دیزاینێک بۆ ماڵەکاندا ئەندا ڕەنگە زۆربەی زۆری ماڵەکان کە ئەچوینە میوانی لە یەک بچوایە چی بکەین تاوەکو لەو دیزاینە کۆنە بینە دەرەوە و دیزاینێک هەڵبژێرین و بە دیکۆڕیشنێکی جوانیش ڕازانەوەی بۆ بکەین بۆ ماڵەکە کە شێوازێک بێت دڵگیر بێت تووشی بێت تااقەتی و خەمۆکیمان نەکا لە نێو ماڵەکانە بۆ ئەوی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز شۆخ شێروانمان کردو کە بەڕێزیان دیزاینەرن خات و شۆخ سڵاو لە بێت و بەیانی و باش زۆر سپاس بەخێر باشتر زۆر سپاس بەخێر بێ سەرچاوان خات شۆخ با یەکسەر بچینە ناو بابەتەکە چۆنی ماڵێک دیزاین بکەین هەر لە دەستپێکی دیزاینکردنەکەەوە دواتریش دیکۆڕیشنەکەی بە چ شێوازێک بێت تاوەکو خانوویەک بێ ماڵێک بێ هەست بکەی کە دڵگیرە هەست بکەی کە دڵە ئەکرێتەوە ئەچێتە نێو ماڵەکەەوە طبعا دیزاین پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ سایکۆلۆژی ئینسانە هەیە بۆیە دڵگیری ئەو ماڵە لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەگۆڕێت لەواچێ بۆ من جۆرە ستایلێک دڵگیر بێ بۆ یەکێکی تر جۆرێکی تر دڵگیر بێت لە هەمان کاتا لایفستایلی هەر کەسێکیش کاریگەری هەیە لەسەری هیوا هەیە زۆر ژیانێکی قەرەباڵغیە هیوایە ژیانێکی زۆر سادە و ساکارتری هەیە بۆیە ئەمانە هەمووی دڵگیری و ئارامی و ئاسوودەی فەرقەکات لە کەسێکە بۆ کەسێکی تر بەڵام گرنگترینشت ئەوەیە کە هەر کەسێک خۆی بدۆزێتەوانێ یاخود دیزاینەرێک ئیش لەسەر کارکتەری بکات و بزانێت ئەم کەسە چۆنیە و چی پێویستە مەبەستم ئەوە بوو لە پرسیارەکەم کە ئەو شێوازە باوەی کە جاران هەبوو هەمی ژوور بوویتر ژوورێک مەطبەخ بوو ژووری میوان بوو هۆڵێک دانرا بوو بۆ دانیشتن چۆنی لەم شێوازە باوە بینە دەرەوە چونکە ڕەنگە زۆربەی کات بووتێک کە ئەم شێوازە کەمێک دڵگیر نییە خۆی لەخوا کە ژوور بوو چۆنی بینە طبعا ئەوە یەکەم شتمە پابندە بە خەریتەی ماڵەکە و پلانی ماڵەکەوانە پێش هەموو شتێتەوە طبعا دابەشکاری ژوورەکان زۆر وەک خۆ باسە کرد زۆر گرنگە کە چۆنی دڵگیری کات ئەو ماڵە طبعا تاکو لە هەنێ حاڵەتا پێویستە بەوەیە خصوصیەتی ماڵەکە بپارێزیت لە هەنێ حاڵەتی شا پێویستە بەوەیە سپیسێکی فراوانە هەبێ هەموو قەنەفەکان نەنووسابێتن بە دیوارەوە یاخود بۆ نەتاقمینان خواردنەکە بە جۆرێک ژوورەکە بچووک بێت تێکەڵ بوو بێت بە ئەو تاقمی دانیشتنەکە واتە یەکێک لە هۆکارەکان کە بتوانین ماڵەکەمان دڵگیرترکەین ئەوەیە کە لە زیاد لە پێویستی خۆی تاقمیت یا جێ نەکەینەوانە قەرەباڵغیکەین ڕاستە لەوانەیە تۆ پێویستە بۆ بێ ئەڵێت من میوانم زۆریە تاقمێکی دەنەفەری دائەنێم لەم ژوورەیە دانیشتن ئەنی شێوە نانخواردنەکەشم نانخواردنێکیشی تیادانم بەڵام بیر ناکەیتەوە تۆ ئەگەر ئەمانەی تێخەیت لە بەشێکی ضرورەتەکانە بیر لێ کردوێتەوە بەڵام بەشەکەی تری بیر لێ نەکردوێتەوە کە تۆ دایمە لە ماڵەیە ئەژیت بۆچی ماڵێک بێت دڵم تەنکات ئەوەنە شت موسابێ بەیەکاو ئەوەنە ئەساسم لە بەرچاو بێ کە قەرەباڵغی کات هەر پاکیش نابێتەوانێ بەس یەک خاڵ زۆر گرنگە مادەم باسی دیزاین و شێوازی ماڵەکەین لە شوێنێکەوە بۆ شوێنەیە گۆڕێ لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکە گۆڕێ لەوانەیە لای خۆمان ئێمە هەر هاتوین بۆی کە ڕوبەرێکی زۆر خانومان هەیە و ئیترە بێ ئەو شتانە باسکەین نەبێت تاقمی تێ بکەیت و ئەبێ مەطبەخە بێ بەڵام ئەگەر تۆ سێریکە لە ئێستا بەپێی پێشکەوتنەکانی بواری بیناسازی و باڵەخانەکان ماڵەکان بچووک بۆتەوە دیزاینەکانیش بچووک بۆتەوە یانی لە بریەوەی کە تۆ 6 تا قەنەفە دابنەی لەوانێت جاری وای 2 تا بەس بێت لەگەڵ مێزێکە لەگەڵ تەلەڤیزیۆنێکە بۆ ژووری میوانەکە یاخۆ مەطبەخ و ژووری میوان و ئەمانەیە سا هەمووی بۆ بەیەک ینی بۆ بە هۆڵێکی گەورە و لە شوێنی ماڵەکەیە کۆبۆتەوە کامە خۆم زۆر حەزیەتی با بەشمار نەبێت ئەمە تا چەند کاری لەسەرەکرێت لە لای ئێمە طبعا بزەبت ئێستا خەڵک کە خانوو ئەکات هەر هەمووی بە شێوەیەکی کراوە پلانەکەی خەریتەکەی ئەکات یعنی ئەوە نییە بڵێ ژوور وەکو جاران جیای بکاتەوانەیە بە شێوەیەکی تەن و تەسک و تروسکی ژوورەکە دروستکەن ئەلحەمدولیلا لەو ڕۆوانێ خەڵک زۆر باش بوو زۆر بە ئاسانی قەنەعەتی هەیە کە سپەیسەکان گەورە بن بەڵام وەکەوەی کە بەڕێزی باسیەکەیت بزەبت لە جیهانە زۆر سپەیسەکان بچووکتر بوونەتەوە ئەو فەزایی کە تیا ئەژین زۆر خانووە هەیە 18 مترە 20 مترە 50 مترە لە 50 مترێکە ئەتوانیت ئەو شتە بەدەستبێنی کە هەم مرتاح بیت هەمیش پێداویستیەکانی هەمووی تیابێ بەڵام ئەمەش بەپێی پێداویستە کۆمەڵایەتیەکانە لەواچێ زۆر ماڵ هەبێت ئەندامانی ماڵەکەیان زۆر بێت 50 مترێک کافی نەبێ بووی لەواچە 200 مترێک کافی بێ بووی داش نیشن جیان نابێت داش نیشن جیان نابێتەوانە باشە
دیکۆریشن بابینە سەر دیکۆریشنی ماڵەکە لە دوای ئەوە کە دیزایانی ماڵەکە دانا پلانەکە دانەکە چۆن چۆنی دیزاینێک بکەی بۆ ماڵەکە دواتر لە ڕێگەی دیکۆریشنەوە چۆن چۆنی هەوڵ بدەیت کە ئەم دڵگیریە نەشێوێنی چکە ڕەنگە هەنێ جار ماڵەکە فراوانیش بێت دیزاینەکەی جوانە بێ بەڵام بەهۆی دیکۆریشنەکەەوە ماڵێکی دڵگیر نەبەخشێ بە کەسەکە ئەمان چۆن ئەمە زۆر کاریگەری هەیە طبعاً یەکەم شت ئەگەر بڵێ وەکو دیزاین و دێکۆریشن باسی کەین ئەلوانەکە خۆی زۆر کاریگەری هەیە تۆ بە چ ڕادەیەک ئەلوانێکی تاریک هەڵ ئەبژێریت یاخود ئەلوانێکی ڕووناک بێ لەواچێت تۆ پێویستە بۆ بە تەلاو بێ دیاریکردنێک لەم ژوورەیە بکەی بە ڕەنگێکی زەق بەڵام بە چ ڕێژەیە بەکاریهێنیت ناڵین بەکاری مەهێنە بەڵام ئەبێ بزانرێ بە چ ڕێژەیە بەلاچێکگە ڕێژەیەکی زۆر کەم بێ هەر پێوشی دیار نەبێ وەکو سەرپارچێ دەرکەوێت ئەگەر ڕێژەیەکی زۆریش بێت چۆن لەی دڵگیری نابەخشێ بە ماڵەکە یعنی ماڵەکە ئەشێوێنێ بەنەوەیەکی تر یاخود هەنێ مەواد کە بەکاریهێنین تەنانەت ئەم شتە زۆر کاریگەری هەیە ئەو ڕووناکی دانەوەی کە مەوادەکە ئایا بریقیارە یاخود چەندێک ڕووناکی ئاياتەوە چەندێ ئاوێنەیە چەندێ ماتە هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە ماڵێک زیاتر دڵگیرتر دەرکەوێ هۆکاری دڵگیربوون چییە ئەوەیە کە تۆ نێڵیت وا بکەیت کەمترین شت مێشکە هیلاکات ئەمە دڵگیریە ئەوەیە وا بکەی لە ئەلوانێکی جوانە دەستکەوێ و لە هەمان کاتە زۆر نەبێ هیلاکە نەکات ئەوەیە کە ڕووناکیەکی باشە هەبێت و لە هەمان کاتە زۆر نەبێ یا ئەوە کەس نەبێت کە کاریگەری هەبێت لەسەر لایانی دەرونیت و سترێسە بۆ دروستکات ئێستا بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتەکان زۆرتر لە خانوو هاتوونەتە دەرەوە لە شوقای ئێستاش لای خۆمانی ترەوە سیتیەکان زۆرترە بێت و خەڵک زیاتر لەوێژی ئێستا گروپ هەیە ینی بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا گروپ هەیە تۆ ژنومێردێکن و خاوسەرن شوقەیەکانەیە هیچ چیتیانە بەڵام بڵێ دیزاینەرێک وەکوت بەڕێزت یەت بڵێ چیت ئەوێت ئیتر تۆ تێگەی لە کەسەکە حەزی لە قڕەباڵقی بێ یا حەزی لە دیکۆرێکی سادە بێ حەزی لەوە بێ ئیناڕی گوڵۆپەکان لە ژوورەکانە چۆن بێت ژووری نووسنەکەی چۆن بێت مەتباخەکەی چۆن بێت لای خۆمان ئەم شتانە ئەکرێت یاخودنە ئەگەر گروپیش نەبێت یاخود کەسێک بۆ نمونە پەیوەندی بە بەڕێستانە بکات بەڵێ بە خۆشحاڵی ئەوانێ ئەوەستە زۆر دیاریدەیەکی باش و بەرچاوە زۆر کەسێک کە هەتا ماڵەکەشی تەسیس کردووە و ئەساسەکانی تێداناوە سێرەکات ئەوە نییە کە هێشتا بێوێت مرتاحیکە یان دڵگیر بێ بە دەردی ئێوە ئەڵەن بۆیە دا یارمەتی لە دیزاینەرێک ئەکات کە شوێنەکەی بۆ باشترکە بۆی جوانترکە زۆر شوێنیشێ هەر لە سەرەتاوانێ پێشەوەی دەستکا بۆی هیچ خاتە ماڵەکەیوانێت داوای هاوکاریەکە ئەوە باشترین و باشترین بەئەکیدی ئەوە زۆر شتێکی باشە زۆر باشە ڕنگ خات و شۆخ چ کاریگەریەک ئەبینێ لەم نێوەندا ڕەنگەکان پێویستەکات چۆن چۆنی ڕێخستنیان بۆ بکرێت تاوەکو زۆر هیلاکە نەکات تاوەکو هەز بە ئارامی بکەیت لە نێو ماڵەکەی خۆتا ئەکید ڕنگ زۆر کاریگەریەکی ڕاستەوخۆ هەیە لەسەر دەرونی هەموو مرۆڤێک طبعا نەک لە ڕووی ئینتێر دیزاینەوە دیزاین ناو ماڵەکە تۆ بگرە لە ڕووی ئەو قەتعانەی ڕکلاماتەوە لە ڕووی ئەو خواردنانەیە کە تۆ پاکێجەکەت ئەو خواردنە چۆن پێچراوەتەوانێ چ ئەلوانێکی تیا بەکار هاتووە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری هەیە طبعا ئەمە زانستێکی خۆی زۆر قوڵە ڕنگ یعنی ئەوە نییە بڵم ئێستا بڵم ڕەش و سپی و ڕەساسی تێکەڵ کە بەم شێوەیە ئەو دەرەچێت لە بەپێی ژوورەکەتە ئایا ئەو ژوورە چ ئەمەلیەتێکی هەیە ئایا ژووری نووسنە دانیشتنە چین بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی کە ڕەنگێک بێ کەسەکان زووش بێزار نەبن لەی حەز نەکەن زۆر گۆڕانکاری تیاکەن بە هەمان شێوەش بۆ ماوەیەکی زۆر کە لە نێو ماڵەکەیان نبوو هەز بە ئارامی بکەن لەگەڵ ئەو ڕەنە طبعا ئەو ڕەنگانە ئەوە نییە بڵم تهدیدی کەم ئەم ڕەنگانن ڕەنگەکان هەر ڕەنگێک هەڵبژێری بەڵام بزانیت ئەمە تۆ ڕەنە سەرەکیەکەت هەڵبژاردووە لەواچێ پەمەیەکی چڵکنی بێ بۆ نمونە کە تۆزە قورسە لە ماڵا بەکارهێنانی بەڵام چۆن دوو ڕەنگەکەی تری یاری پێەکەی یاخود ڕەنگێکی تری چۆن یاری لەگەڵا پێەکەی تۆنەکانی تری چۆن یعنی هیچ ڕەنگێک غەڵەت نییە هیچ ڕەنگێک زەرب نییە بەڵام هەموو ڕەنگێوێ بزانی زانستیانە چۆن یاری پێەکەیت و بەپێی بەرزی ژوورەکەت بەپێی فەنکشنی ژوورەکەت بەپێی پانی و درێژی و چەندێک ڕووناکی سروشتی تێکەوێت هەموو ئەمانە کاریگەری لەسەر هەیە و هەتا تەنانەت ئەو ڕەنگەی کە هەڵێبژێری طبعا ئێمە یان لە ڕێ قەنەفۆیە یان لە ڕێ لەوحەوە یان لە ڕێ دیوارە هەموو تێکسچەرێکی هەیە تێکسچەرەکەش چییە ئەوەیە کە چ نەخشێکی وردیتیا بوون ئەم مێزە
تێکسچەرێکی زۆر کەم و هادئی هەیە لەوە ئەچی ئەم قەنەفەیە کە جلدا تێکسچەرێکی زیاتر فەرقی هەبێ لەگەڵ ئەوە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەگەڵ ڕەنگەکەیە و هەروەها ڕنگدانەوەی ڕووناکی دانەوەی ڕەنگەکەش چەندێ ڕووناکی ئەبەخشێ و چەندێکی ژماتە وەکو دوایین پرسیارم دیزایانی ستۆدیۆکەی ئێمە بەلاوە چۆنە هەستم کرد پرسیارم لێکە لە ڕاستیە مادەم بە وردی لەسەر شتەکە ساکە بە حکمەوەی کە سروش هاتوۆتە ناو ستۆدیۆکەوە ئەو جوانێکی زۆر تایبەتی بەخشیوە ئەوەی کردووە کە زیاتر هەستکێکان بەرنمەیەکی بەیانیانە و بۆ زۆر لە لام شتێکی جوانە و هەروەها ئەو ئەلوانە سپیانی کە بەکارڕانکاری ناتێ بکەیت لەگەڵ هەمیشە پێم وا بەخۆشتان بەپێ بەرنمەکان لەگەڵ وەرزەکانە ئەپدەیتی بۆکەن بۆی ئەو ئەپدەیتە شتێکی زۆر باشە بۆ ئەم وەرزە ئێستامە زۆر دڵگیر و فێنکو و خۆشە کە خەڵک سەیرەکان مرتاحە بێت. باپشی لە زستانەکەی پێوەکەین خۆشحاڵیەوە. دەستی خۆش بێت زۆر سپاس سپاس بۆ تای ئەو زانیاریانەی بە ئێمە بەبینەکانشی بەخشی